ئەنجلینا جولی دوای 20 ساڵ کارکردن لە بواری مافی مرۆڤ ڕاستێکی ئیتاڵیا ئاشکرا کرد. لەبارەی غەزە و هێرشەکانی ئیسرائیل چی دەڵێت؟ لە گفتوگۆیەکدا کە لەم دواییانە لەگەڵی ساز کراوە، ئەنجلینا جولی ژناکتەری دیاری ئەمریکی دوای 20 ساڵ کارکردن لە بواری مافی مرۆڤدا ڕاستێکی ئیتاڵی لەبارەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ ئاشکرا کردو. بێزاری خۆی بەرامبەر بەو سیاسەتە دووفاقی جیهان لە بواری مافەکانی مرۆڤدا بەدەستیەوە دەناڵێنێت دەربڕی. ناوبراو لە ساڵی 2001ەوە تاوەکو 2022 وەکو باڵیۆزی نیازپاکی لە کۆمسیاری باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتوەکان کاری دەکرد و ڕایگەیاندووە مافی مرۆڤ درۆیەکی گەورەیە و وتی شێم ڕاستێنە شیرینە بەشێکی گەورەیە لەم جیهانەکە ئێستا دەرکی پێ دەکەین. ئێمە بەتاوانێک هێندە خەڵک محکوم دەکەین و بەڵام کەسانی دیکە محکوم ناکەین. ئەوە درۆی گەورەی ئەم دنیاە و لەگەڵ تێپەربوونی کاتدا ڕوونتر دەبێتەوە. ئەنجلینا جولی بەتوندی سەرکۆنەی سوپای ئیسرائیلی کردو بۆ سەرکەرتی غەزە. ئیسرائیلی تۆمەتبار کرد بۆی بانقەس بردومانی منداڵان و ژنان و خێزانەکان دەکات و بێبەشیان دەکات لە خۆراک و دەرمان و یارمەتیە مرۆیەکان بە پێچەوانەی یاسانی و دەوڵەتیەکان. دەشڵێت فێربووم کە جیهان بەم شێوەیە بەرەو پێش ناچێت، بەڵکو بە شێوازێکی دیکە ئەویش ئەوەیە کە ئێمە ئەم مافان و دادپەروەری بە هێندێک کەس دەدەین و ڕەنگە بە شێوەیەکی کاتی بیدەین بە کەسانی دیکە، بەڵام هێندێکیان هەرگیز بەدەستیان ناهێنن. هەڵوێستی ئەم ژناکتەرە لە کاتێکدایە ئێستا هێرش و پەلامارەکانی ئیسرائیل بۆ سەر فەڵەستینیەکان وەک ئابڕوچوونێکی گەورە بۆ سەر کۆمەلگای نێودەوڵەتی سەیر دەکرێت کە سەرەڕای هەبوونی ئەو هەموو دامەزراوە نێودەوڵەتی و دادگاکان ناتوانن هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە ڕابگیرێت.